دووبارە سڵاو عزیزان لە بڕگەیەکی تری بەرنامەکەماندا میوانداری هونەرمەندێکی دەنگخۆش دەکەین کە بەڕێزیان چەندین ساڵک خەریکی کاری هونەرین ئەمڕۆ قسە لەسەر کارە هونەرەکانەکەین لەسەر ئەو بەرهەمانەشێکین کە هەیەی بە خۆشحاڵی و ئەمڕۆ لێرە میوانە ئەوش کاگیاسینە یاسین قەلەندەر زۆر بەخێر بکە یاسین سپاس بۆ تۆش بەرنامە جوانتان دیەکەم سپاس بۆ تۆ بەیانی بینەرانی ئازیز و خۆشەویستیش خۆش بێت لە هەموو کەرکوب بە تایبەتی و هەموو کوردستانیش بە گشتی سپاس کا یاسینەکە سەرەتا پێم بڵێ ڕەوشی هونەر چۆنە بینیانی ئەو هونەرێکە ئێستا هەیە بە بەراورد بەڕابردوو چۆنە ینی بەڵێ وڵی هونەر گۆڕانکاریی زۆری بەسەرا هاتەوە بەڕاستی ینی زۆر باش نییە هونەر ینی ئاستی هونەر بەڕاستی کەمێک دابەزیوە طبعا لە ڕابردووە باشتر بوو پێوەی دیارە باشە کاگیاسین ئەڵی ڕۆژی هونەر لە ڕابردووە باشتر بوو ئێوە وە کۆم جی لە تازایی هونەرمەند کە دابەزنە ناو مەدانەوە بۆ نمونە چیتان کردوە خۆت بیرتان لە چی کردێتەوە بۆ ئەوەی ئەم ئاڕاستەیە بەرەو باشتر بەرن پێشی خەن بەڵێ من ئیسا وەکو خۆم چەند کارێکی هونەریم بەدەستەوەیە ئینشاڵە لە ئایندەیەکی نزیکە ئەیان کەم بە کلیپ پێک دێت تقریبا لە 4-5 تراک بۆیە ینی لە ڕابردووە گۆرانی دەرکردن کەمێک ئاسانتر بووەک ئیستا مەبەستەکەم بەسەوە بوو ینی هەمیشە هونەرمەندان گلەی بۆنە لە ڕابردووە گلەی ئەوانە کرد کە ستودیۆی باش نەبوو حالەتی بەڵام ئێستا هەستەکەم تۆزێک باشترە بەرەو پێش ستودیۆی باش هەیە ئیساکە بەڵام ینی سپۆنسەر نییە کەسێک نییە مەسەلەن بە تایبەتی بەڕاستی و بە دروستی مەسەلەن پاڵپشتت بێت و ینی با بڵێن دامت بکەوەی بەڵێ زۆر باشە پێم وایە بۆی جۆمان لێ بێ بزانین دەنگت چۆن ئەو شتانە گۆرانیەک ئامادەیە گوێی لێگرین بەشێکی پلەی باکشە فەرمووتۆش هاوکارمان لە خزمەتانە فەرموو بە هونەر ئاشنابی وزەیەکی ترایەتێ کاگیاسین چۆن بۆ ئاشنابی بە دنیای هونەریە خۆت هەستە کردوە توانین لەو دنیاە خۆت ببینیتەوە بڵێ من لە ساڵی تقریبا 94 و 95 بوو مامۆستا حەسەن غەریب داوات کرابوو بۆ لەیلان لێرە ڕێز و سڵاو خۆشەویستیم بە هونەرمەندە ئەتر لەوێ مامۆستاکانم لە قۆناغی ابتدایی ئەیانزانی دەنگم خۆشە نەشید و گۆرانی وشتیان پێم بوو کاتێ مامۆستا حەسەنیان بینیوتیان کوڕێکمان هەیە ئەمانەوێ بێت لەگەڵت گۆرانیە بڵێ ئەتر ئاهەنگێک بوو لە بیرم نییە چییە چوم لەوێ گۆرانیم لەگەڵی وت ئەتر بۆ 1-2 ئاهەنگی تریش لە ناو شاری کەرکووک خۆی داواتی میکرد ئەتر لەوە ینی گۆرانی دەستم کرا گۆرانی وتنەوەمانە ڕاستە کاگیاسین لەگەڵ هۆنراوە نووسینە بینت چۆنە بەڵێ خۆتی نووسی یاخود بەڵێ من هۆنراوە ئەنووسمەوە ئەم گۆرانی ئێستا پێشکەشم کرد هۆنراوەکەی خۆمە میلۆدیەکەی تورکیە میلۆدیەکەی واتە کەڤەرە کاری با بڵین ڕیکۆرد و مایسترینگ و ئەوانیشی لە ستۆدیۆی مامۆستا ئاراز ڕفعات بۆی کرا ستۆدیۆی پیانۆ لێرەوە ڕێز و سڵاو خۆشەویستیم بۆیە سەرپەرشتی هەموو کارەکانیش هونەرمەندی ئازیز و خۆشەویست ئامانجی سەیعالی کردوێتی زۆر خۆشیان ماچەکەم لێرەوە کاگیاسینکەوە بێ بڕیارت داوە یاخود بیرت لەوە کردوەوە بابەتە هونەرێکە بەرەو پێشبەری زیاتر خزمەت بە شەقامی هونەری بکەیت بەڵێ ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکە تقریبا 4 تراکم بەدەستەوەیە سیانی هۆنراوەکانی دیسان خۆم دامناوە تر لە ئایندەیەکی نزیکە ئینشاءڵڵا بەردەستەکەون زۆر باشە کاگیاسین کاریگەرە بەکێ من حەزم بە دەنگی مامۆستا ئەژدەر هەیە مامۆستا عەدنان کەریم باجەت یەحیا حەسەن زیرەک ئەم مامۆستایانە زۆر باشە سوودە لە مەسەلەن ستایلی ئەوان بینیەوە یاخود شێوازی گۆرانی وەچنەوەکان مۆسیقاکانیان بەڵێ بە تایبەتی مامۆستا عەدنان کەریم زۆر حەزم بەوەیە کە تەقلیدی بکەم بە تایبەتی ئەو کەوابێ ئەتوانی دەنگی خۆتمان پێشکەشکی بەبێ مۆسیقا بۆنە بەسەر چاو بە تاسەی گوێگرتنی بەسەر چاو ئای بێخاوە نەگریم بەرگم دڕاوە زۆر کەس پێمەڵێ باوکت نەماوە ئای
ئای بێخاوە نەگریم بەرگم دڕاوە زۆر کەس پێمەڵێ باوکت نەماوە مناڵی کۆڵان پێمەڵێنەتی و چەندە بێبەختی باوکی خۆت نەدی فرمێسک لە چاوم ئەبێ بمبینێ دەست لە گیرفانە شتێک دەربێنێ بەدایکم ئەڵێم بووە داماوی چیا لە ڕێگات وا پەشۆکاوی سبەینێ جەژنە گشت عالەم شادە دایە من و تۆ چیمان لە یادە ئای ئەزانم بۆچی باوکم نەماوە ئەزانم بۆچی باوکم نەماوە لە ڕێم خاکە سەری داناوە دەستخۆش دەستخۆش کاک یاسین زۆر سپاس کاک یاسین بێگومان لە کۆبوونەوەکانە کاتێک کە دانیشی ڕفێقەکانت داوای ئەوە لێکان گۆرانیەک بڵێ بەڵێ بەڵێ یاروەڵا زۆر دایمە حازریشی بۆی گۆرانیان بۆ حازرم بۆیان، بڵێ زۆر باشە تۆ لەگەڵ هونەر و دەنگخۆشیە بینێ باشە کاک یاسین سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئێوە دەستخۆشی ئەم بەرنامە جوانەتان لێکم هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن دەستخۆشی لە هەموو ستافی کەناڵی ئاسمانی کەرکووکەکەم دەستان خۆش بێ سەرکەوتوو بن کۆتا گۆرانیت هەیە بە پلەیباکە ڕوا جۆمان لەوا بێ و لێنە کۆتایی بەرنامەکەمان سپاس بۆ ئامادەبوون بەسەر چاو پێم خۆشە باس ئەو گۆرانیە بکەم لە ئەو گۆرانی کە ئیستا پێشکەشەکەین سەرپەرشتی هەرموو ئیشەکانی مامۆستا کاکی وازەندی کردوێتی لە وڵاتی سویدەوە پێشکەشتانە کاک یاسین بەڕێ بچیتە لای گۆرانێکە ئایا کەس هەیە لە کارە هونەرەکان یارمەتیت داد سەپۆرتت کات بەڵێ زۆر بەڵێ بەڵێ تۆ هەموو کات سەرکەوتوو بی زۆر سپاس فەرموو هاتنێت وەکو ژیان لە خۆشەویستی تێئەگەم باتنێت وەکو گریان لە قوڵایی هەستی ئینسانی تێئەگەم باتنێت وەکو نیسان لەگەڵ گوڵاڵەی سوورە پێدەگەم دڵم نێچیرێکی سستا نیگای چاوت خەنجەرە وەرە وەک چرنووکی هەڵۆ دڵی خەم ناکەم بەرە تا بتوانم لە باوەشتا ساتێ بێ ئازار بژیم من درەختی تازە هەڵچوو بەهاری ژینم وەرە تا بتوانم لە باوەشتا ساتێ بێ ئازار بژیم من درەختی تازە هەڵچوو بەهاری ژینم وەرە بەهاتنێت وەکو ژیان لە خۆشەویستی تێئەگەم بەهاتنێت وەکو گریان لە قوڵایی هەستی ئینسانی تێئەگەم بەهاتنێت وەکو نیسان
لەگەڵ گوڵاڵی سوورە پێدەگەم دڵم نێچیرێکی سستا نیگای چاوت خەنجەرە وەرە وەک چرنووکی هەڵۆ دڵی خەم ناکەم بەرە تا بتوانم لە باوەشتا ساتێ بێ ئازار بژین من درەختی تازە هەڵچوو بەهاری ژینم وەرە بەهاری ژینم وەرە بەهاری ژینم وەرە بەهاری ژینم وەرە بەهاری زۆر سپاس کاکیاسین نەمانەویستاوە بێت سپاسانەکەم بە هیواین دیداری دواترمان چەپەڵێدانەوە بۆ سەرکەوتنی گەورەتر لە شوێنێکی زۆر باشتر بتبینین دەنگە هەر ساغ بێ و هەر بمێنیت زۆر سپاس سپاس بۆ تۆ دەستخۆشیان سپاس بۆ میواندارەکەت